ملانیا ترامپ لە میانەی سەردانەکەی بۆ ڤاتیکان لە ڕۆژی چوارشەممەدا بۆ کۆبوونەوە لەگەڵ پاپا سەرپۆشیدا بوو بەسەریا هەرچەندێکە چەند ڕۆژێک پێشتر لەو دەمەی لەگەڵ شای عەربستانی سەعودیە کۆبەواش سەریدانە پۆشی بوو لەگەڵ ئەوەی وڵاتێکی ئاینی محافزکارن کە زۆربەی ژنانتیایاندا سەر تاپایاندا دەپۆشن. ئایا بۆچی ئەو جیاوازیە؟ ستیفەنی گریشام وتەبێژی خانمی یەکەم دەڵێت بڕیارەکەی خاتو ترامپ بۆ پۆشینی سەرپۆشێکی تەنکی ڕەش بە بەرچاوگرتنی پرۆتۆکۆڵی ڤاتیکانە سەبارەت بەو ژنانەی چاویان بە پاپا دەکەوێت پێویستە جلوبەرگێکی قۆڵ درێژ و ڕەنگێکی فەرمی ڕەش بپۆشن هەروەها سەرپۆش بدەن بە سەریاندا. بەڵام لە عەربستانی سەعودیە حکوومەتەکەی هیچ داوایەکی لە خاتو ترامپ نەکرد کە دەبێت سەریدا پۆشێ بە گوێرەی نەریدی وڵاتەکە کە بە حیجاب دەناسرێت و یاخۆد سەرپۆش بە سەریا بدات. ڕێنمایەکانی ڤاتیکان بۆ جلوبەرگ پۆشین زۆر بە توندی چەختی لەسەر دەکرێت. زۆربەی ژنان کە هەروەها بریتی بوون لە شانتە ئازباڵەکان سەریان پۆشرا بوو لەو دەمەی سەردانی پاپایان کردبوو کە بریتی بوون لە ئەنگێلا مارکەڵی ڕاوێژکاری ئەڵمانی لە ساڵی 2015 و هەروەها ئۆنگ سان سوکی ڕێبەری باڵای سیڤیلی میانمار لە مانگەدا. لەو دەمەی کاربدەستێکی ڤاتیکان تەسبیحێکیشیدایە دەستی خانمی یەکەم دەست بەجێ دایە پاپا بۆ پیرۆزکردنی. زۆربەی خانمە باڵاکانی بیانی ئەوانەی سەردانی عەربستانی سەعودیە دەکەن سەریاندا ناپۆشن کە بریتی بوون لەوە پێش لە لۆرا بوش و میشێل ئۆباما هەرچەندێکە لەو کاتەدا کە دۆناڵد ترامپ تەنها هاوڵاتیەکی ئەمریکی ئاسایی بوو لە ساڵی 2015 لەبەر ئەو هۆیە ڕخنەی لە خاتو ئۆباما گرت بوو. لە ڕیاضیش خاتو ترامپ سەردانی شوێنە پیرۆزەکانی موسڵمانان و نەکرد کە سەرپۆش پۆشین و هەنگاوی تر پێویستە بگیرێتە بەر.